خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە ئامادەین پانۆڕامە ئەم شەوتان پێشکەش بکەین. باسەکە دیسان هەر کەرکووکە لەبەرەوەی کەرکووک بۆ هەر چوار پارچەی کوردستان و کوردێک لە هەر کوێیەکی جیهانە بێ گرنگی تایبەتی خۆیەیە. کۆبوونەوەیەکی یاسایی و بە موافقەی سەرۆکوەزیرانی عێراق و دوای دانوستان نێکی زۆر و دوور و درێژ 2000 پارێزگارێکی کورد بەڕێکەوتن هەڵبژێرە. ئەماندێک لایەنی نیگەران کردووە. ئێوارەی ئەمڕۆژ دەباشان کۆبوونەوەیەکی تیا ئەنجام درا. سەرۆکی یەکێتی و مەکتەبی سیاسی ئەو حزبە کۆبوونەوە باسییان لەوە کرد کە ئەوان بەر لە هەر کەسێک مافی تورکمان و عەرەبی ڕەسەنی کەرکووک دەپارێزن و پێویست ناکە کەس مزایدەی لەسەر بکات. ئەمە لە بەشێک لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی دوای کۆبوونەوەکە هاتبوو. بەڵام نیگەرانیەکان سنووری هەرێمی کوردستان و عێراقیشی بڕی و تەبێژی یەکپارتیش ئەم ئێوارەیە قسەی خۆی کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت ئێمە سیاسەتی سەرۆک مامجەلال جێبەجێ دەکەین. سیاسەتی سەرۆک مامجەلال و تەوزیفکردنی سیاسەتی سەرۆک مامجەلال بۆ کەرکووک چییە کە هەمیشەی وت وەکو نەشتەرگەریکردنی مێشک وایە. محەممەد عوسمان پێشمەرگەی دێرینە وەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو. سەردەمێکیش لێپرسراوی پەیوەندی نیشتیمانیەکان بۆ لە کەرکووک. زۆر باش لەوە تێگا سیاسەتی سەرۆک مامجەلال چییە. ئێستا و میوانی پانۆڕامایە و لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک محەممەد عوسمان دامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە. سوپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا. من ئەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەین. ئەم بەڕێستان پیاوێکی قانونیشن. یعنی ئەو کۆبوونەوەی کە کراوە لە وتێڵ ڕەشید کۆبوونەوەیکی یاسایی بووە بە تایبەتیش ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا دکتۆر ئەحمەد کەرکووچی باز لەوەکە ڕۆژی پێشتر هەموو لایەنەکانیان ئاگادار کردوتەوە چ لە گروپی واتساپ چ بە نامە چ بە نووسراوی فەرمی. بەڵێ بەڵێ زۆر سپاس ئەم کاتتان باش. ڕێز و خۆشەویستی بۆ خەڵکی کوردستان بۆ کەرکووچیەکان و لێرەوە پیرۆزبایەکی گەرم گەرم لە کوردان و لە کەرکووچیەکان بە تایبەتی ئەەکەم و پێشم خۆشە دەستخۆشی و پیرۆزبایی گەرم گەرم لە تیمی بەغدامان بە سۆرۆکایەتی سۆرۆک بافڵ تاڵەبانی و بەڕاستی جێگەی دەستخۆشیە و هەروەها تیمی کەرکووکمان هەڤاڵ ئاسۆمامەند کە ماوەی حەود مانگ و 20 ڕۆژە ئەمان بەردەوام لە دانوستان و لە سەفەری بەغدا و کەرکووک و لەگە کۆی لایەنەکان و دانیشتن و جارجار دوورکەوتنەوە و جارجار نزیکبوونەوە بەردەوامیان پێدا بە پشودرێژی بە سیاسەتی سەرۆک مامجەلال تاکو توانیان لە کۆتاییە ئەو دەستکەوتە نەتەوەیە نیشتیمانیە کەرکووچیە کوردستانیە بەدەست بێنن کە ئێمە بە درێژایی لە دوای 16 ئۆکتۆبەر تاکو ئەم هەتا دوێنێ ئێمە لە کەرکووک بەدەست ئەو حاڵەوە ئەمان ناڵاند و لە کۆتاییە بە هیمەتی ئەم هەڤاڵانی کە باسم کرد و تواندرا دەستکەوتەکە بەدەست بێ و سەرکەوتەکە مسۆگەر بکرێ. بێگومان ئێمە لێرە و لەوێ زۆر جاینی لە دوێنێەوە زۆر جۆمان لەوە بووە کە ئەم هەڵبژاردنەی کە کراوە لە بەغدا ئەم ڕێکەوتنی لە بەغدا کراوە لە ئوتێڵ ڕەشید نایاساییە و زۆر شتی ترشی ئەدەنە پاڵ. ئێمە یاساکەمان خوێندۆتەوە. یاساکە ینی ناوەڕۆکی کورتکراوەی یاساکە ئەڵێ ئەبێ هەموو پێکاتەکانی کەرکووک لە حکوومەتی خۆجێتی کەرکووک بەشدار بن. ئەمە مجمەلی یعنی هەموو یاساکە ئەمەیە. ئێستا ئێبە ئەوەی کە هەر وەکو یاساکەش ئەڵێ لە کەرکووکە کورد بەشدار بووە، مەسیحی بەشدار بووە، عەرەب بەشدار بووە، تورکمان بەشدار بووە. نوێنەرەکەی تورکمانش کاک غەریب عەسکەر بووە کە نەکرد ئەندامی ئەنجومەنە ئەنجامی ئەنجومەنی محافەزەی کرد بەڵکو ئەندامی نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یعنی لەوەش بەرزترە. بۆ یەکە ئەمە لە ڕووی ناوەڕۆکی یاساکەوە هیچ مخالفێکی قانونیتیان نیە و ئەو کەسانەشی کە پێیان وایە مخالفەی قانونیتیایە ئەوە محکەمەی ئیتیحادی و ئەتوانن لەوێ تەعنی لێ بدەن و لە کۆتاییشە محکەمەی ئیتیحادی ئەو مەسەلەی یەکلایەکاتەوە. بەڵام ئێمە بەپێی ئەوەی کە بەشێک لە
یاساناسانش کەرۆکو ئێمە لە دوو ڕۆژی ڕابردوو بە ئەم ڕۆژەوە گفتوگۆمان لەسەر کردووە هیچ نەقسێکی یاسایی یان بڵێن پێشێرکردنێکی یاسایی لەم کاریان نەبووە بۆ یەکە ئەمە ئەو برینە ئەو ئێش و ئازار و برینە بوو کە حەوت مانگ و 20 ڕۆژە بەکراوەی ماوەتەوە و لە ئەنواع شوێنە خوێیان بەم برینەیە کردووە ماندوومانیان کردووە بریندارمانیان کردووە شعورمانیان تێکداوە ئەم میلەتیان تووشی ئەنواع حاڵەتی بیرکردنەوەی ناجۆر کردووە ئەم وا مامەڵەیان کردووە کە ئەم میلەتە سخەی بەخۆی نەبینێ باوەڕی بەخۆی نەبینێ چونکە لێت ناشارمەوە ئەمە ئەم دەنگانەی کە هاتووە کە 6 کورسی لە ناو لستی کەرکووک هێز و ئیرادەمانە کە سەرڕای بڵێن پێکاتەی مەسیحی لە ناو کورشە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی شوعی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ یەکە ئەمانە ئەم دەنگانەی کە هاتووە دەنگی خەڵکە دەنگی میلەتە هیچ کەسێک ناتوانێت وازیف بە ئارەزوی خۆی ئەم بەرەوبەری پێ بکە یان بیۆی لێرە بوو ئەوێ بیگۆڕێ یان بێوێ ئیرادەی خەڵک بشێوێنێ ئەمە خەڵکە خەڵک ئەمە خەڵکە و سقەی بەم حیزبانە داوە ئەم حیزبانە دەنگیان هاوردووە ئەم هاوپەیمانە دەنگی هاوردووە بۆ یەکە ئەبێ خەڵک چاوەڕوانی ئەوەیە ئەم هاوپەیمانیە لەگەڵ پێکاتەکانی ترە حکومت پێک بێنێت لە هەمان کاتە کێ ئەتوانێت چێ جورئەتی ئەوەی هەیە بچێ بە دەنگی خەڵکەوە بچێ مامەڵە بکا و بەرەو هەڵدێری بەرێ و ینی کۆی پرۆسی سیاسی بە ئاڕاستەیەکە بڕوا کە دوور بێ لە ئیرادەی خەڵکەوە ئێمە هیچ کەسێکمان ئەو جورئەتەمان نییە کە بتوانین ئیرادەی خەڵک بەلاڕێدا بەرین بەڵکو دەبێت پێداگری بکەین لەگەڵ وەکو چۆن بڵێ جێبەجێکردنی ئیرادەی میلەتەکەمان لە کەرکووک ئەم ئیرادێش ئێمە باش ئەزانین کە لە کۆی هەر 16 کورسیەکە هەموو پێکاتەکان بەشدار بوونە ئێستاکەش ئێمە پێویستە لەگە تورکمانی ڕەسەن لەگە عەرەبی ڕەسەن لەگە کۆی لایەنە کوردستانیەکان هەمومان پێکەوە لەسەر مێزێدا بنشین و ئەبێ بەشدار بین لە پێکێنانی حکومەتی خۆزیەتی کەرکووک هەر کەسێکش کە پێی وایە یان ئەوێ پرۆسەکە بەلاڕێدا ببا ئەو پێم وایە زۆر دەمێکە ئەمانە هەوڵدەن ینی نێن خەڵک لەم شارە پشوونەدا ئێمە لە 16 ئۆکتۆبەر و ئێمە هەوڵماندا کورد و لستی برایەتی ئەمانتوانی پارێزگاری بۆ ئەم شارە دابنین مردین و سوتاین دەیانجا چوینە ماڵی ئەم و ئەو دەیانجا چوینە کۆڕ و کۆبنەوە دەیانجا هەوڵ محاوەلە ئەم لا نەک هەر نەهاتن بەشداری کۆبنەوەکان نەکرد کۆبنەوەکەشیان تێکدا ئێستا جارێکی تر ئەوەمان تێپەڕاندووە ئەوە ڕۆیشتووە و پەرلەمانی عێراق براری داوە لەسەر ئەوەی یاسایەکی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڵێن دەنگی لەسەر داوە بەپێی ئەم یاسایە هەڵبژاردن کراوە کاکە خەڵک بۆ هەڵبژاردنەکە خەڵک بۆ ئەچێ کار لەسەر زۆری نێو کەمی ناکە باش ئەگەر ئێمە هەڵبژاردن هیچ دەوری نییە و هەڵبژاردن هیچ پێویست نییە و هەڵبژاردن زەرورێکی دەستوری قانونیە باشە کاکە بۆ مەسرەفە بکەین بچین ئەمە بکەین هەر بە خۆمان حیزبەکان و خەڵک و چێ ئەوی کە لە کەرکووکە هەمومان دێن لەسەر سیستەمێکی تر ڕێکەین کە ئەو سیستەمە بوونی نییە بۆ یەکە هەڵبژاردن دەنگ و ئیرادەی گەلە و دەنگ و ئیرادەی گەر لەکوێ بێ دەبێ هەموو لایەکمان ناچارین ئیلتزامی پێ بکەین ئێستا کەش بە پێی ئیرادەی گەل دەنگ دراوە ڕێکەوتن کراوە و حکومەتی خۆزیەتی کەرکووک تەشکیل دەکرێ و هەر یەک لەوانەشی کەوا لەو کۆبنەوەی نەبووە هەموو جێگا و ڕێگەی بۆ دانراوە ئەنجا چ لە ناو پێکاتی عەرەب بێ لە ناو پێکاتی تورکمان بێ تەنانەت لە ناو پێکاتی خۆشمان بێ پێکاتی کورد و لە ناو مەسیحەکانش بێ ئەم شارە شاری هەمومانە ئەبێ هەمومان پێکەوە ئیدارەی بدەن و هیچ عیبش نییە ئێمە تەنەزول بۆ یەکترکەین چ کورد لە ناو یەکات تەنەزولکەین چ بۆ پێکاتەکان تەنەزولکەین چونکە ئێمە خاوەن ماڵین ئێمە ئەم شارە هین ئێمەیە ئێمە لە ساڵی 1920 و 22 هەتا 25 لێوە دەست پێکە بۆ ساڵی 58 15 هەڵبژاردن لە کەرکووک کراوە لە هەر 15 هەڵبژاردنەکەی کوردەنگی یەکەم بووە لە ساڵی 1937 بۆ یەکەم جا عەرەبی هاتووە گەیشتە پلەی نوێنەرایەتی و لە ئەمان کاتە هەر لەو ماوەیە 20 پارێزگار بۆ کەرکووک دانراوە هەر 20 کورد بووە باشە کاکە ئێستا ئێمە ساڵهای ساڵە شۆڕشمان کرد ماڵمان وێران بوو ئەم هەموو گەنجە بەکوش درا ئەم هەموو ماڵە ڕوخا زیندانەکانمان پڕ بوو لە گەنج و لای و ئیعدام و هەموو بێسەر و شوێن کران تا ئێستا لاشەی هەزاران لاشەی شەیدەکان و
ئەعدامەکانمان تا ئێستاکە هەر نەدۆزیێت هەر نازانین لەکوێیە باش ئەم هەموو خەڵکەمان بۆ بەکوژدا ئەگەر ئێمە ئامانجمان ئەوەنی ئێمە ئەم شارە وەرگرینەوە شارەکەمان وەرگرتووەتەوە بە دەنگ بە ڕسمیات بە قانون بە نیزام بە سیستەم ئێستا من نازان بۆچی ئەبێ هەندێک لە دووری دوورە هەوڵدەن بەرد بگرنە ئەم پرۆسەیە لە جێتی ئەوەی بەردی تێگری وەرە لەگەڵا بەشدار بە وەرە هاوکار بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ساڵێکی نەماوە وەرە کارکە لەوێ هەوڵ بدە کەسبی دەنگی خەڵک بکە خەڵک با دەنگە داتوێت لەوێ بتوانە ئەسبی خۆتاوە و خزمەتی خەڵکە نەک ئێستاکە دوای 7 مانگ و 20 ڕۆژ عارەق ڕشتن و قوربەسەری و دەم وشک بوون ئێستاکە جارێکتر بچین ئەم میلەتە بخێنە بەردەم چەقۆیەک کە کەس نازانێت ئەو چەقۆیە بەدەست شێوەیە و کەس نازانێت شێ لە پشتێتی و کەسش نازانێت چۆن ئەم میلەتە سەرە بڕێ جارێکی تر کەرکووک و یەکێتیەکان و حیزبە کوردستانیەکان و پێکاتەکان باوەڕ ناکەم تەحملی ئەو وەزعانە بکەن بۆیە هەمومان با بێنەوە لەسەر مێزی گفتوگۆ دابنشین و ئەگە کێشەیەکەیە چارەسەریکەین. بەڵێ کام محەممەد پارتیتان تووڕە کردووە باشە ئێوە کە باسی ئەوەکەن سایە سازش بۆ یەک بکەین ئێوە هیچ دەستی تەبایی دەستی هاوپەیمانێتی دەستی یەکگرتوویتان بۆ پارتی درێژ کردووە یعنی پارتی لەسەر چه ئەساسێک گلەی لە ئێوەکە حەقی گلەیەکانی تا کوێ؟ کاکزانە ئێمە برایانی پارتیمان نەتووڕە کردووە نەتووڕەشی ئەەکەین ئێمە پێشمان وایە ئێمە و پارتی دوو باڵین وەکو چۆن ئەڵێ مەلێ بە دوو باڵ ئەفرێ ئێمە پێمان وایە هەرچیەکمان لەگەڵ ئەوەی تر نەبی نەتیجەکە ئەمەی لێدێ برایانی پارتی 6 بۆ 10 کۆبوونیان لەگەڵ برایانی عەرەب کرد لەگەڵ برایانی تورکمان کرد هەموو ئامادە سازیەکیان تیا بوو هەموو ئامادە سازیەکیان تیا بوو بۆ هەموو تەنەزولێک بەڵام ڕۆژە لە ڕۆژان نەهاتن لەگەڵ ئەم حیزبە هاوخەباتەی خۆیان کە ساڵهای ساڵە پێکەوە خەباتەکەین دژی داعش شەڕمان کردووە دژی حکومەتی بەعث شەڕمان کردووە دژی نێارەکانی کوردستان شەڕمان کردووە و توانیمانە پێکەوە حکومەت پێک بێنین توانیمانە پێکەوە زۆر یعنی کێشە و ئاریشە پێکەوە تێیپەڕێنن ئەمان ئستعدادی هەموو شتێکیان هەیە تەنها ئستعدادیان نییە لەگەڵ یەکێتی دانشێ ئەم شارەش ئەوەندەی ماڵە لەسەر یەکێتی ماڵ نییە لەسەر حیزبێکی تر و من دوو ڕۆژە ئەمە لێرە و لەوێ کۆمەڵێک لێدوان و دیدار ئەومان هەموو بۆ کەناڵەکان هەر لە خۆیان و کۆمەڵێک هەندی حیزبی کوردستانی ینی با ناوی کەس نێنین کۆمەڵێک لە شفرۆشیان خستۆتە سەر پەیجەکانیان بە ئارەزووی خۆیان هەچی ناشێت بە ئێم و بە خەڵکی ترێکن لە جێتی ئەوە بێن دەست بخەنە ناو دەست حیزبە کوردستانەکان و هەمومان پێکەوە کار بکەین ئەوە باشتر نییە ئێمە هەتاکو کەی سیاسەت لەسەر درۆ بنیاد بنین هەتاکو کەی ئێمە ئەم میلەتە بە مێگەل بزانین هەتاکو کەی بمانە لەسەر لاشەی ئەم خەڵکە بژین کاکە ئەمە کۆتایی پێات بۆ یەکە هەوڵماندا لە مووسڵ پێکەوە بین لەگەڵ برایانی پارتی نەهاتن ئەوە لەوێ دۆڕاندیان هەوڵماندا لە دیالە و لە چۆ پێکەوە بین نەهاتن دۆڕاندیان لە کەرکووک هەوڵماندا پێکەوە بین دیسان هەر دۆڕاندیان کاکە خۆ ئەمە سیاست ئەوە نییە کە تو چی لە مێشکتە ئەوە جێبەجێکی سیاست ئەوەیە فەنی ممکنە بزانین ئێمە چۆن ئەتوانین لە چۆ سەرکەوتن بەدەست بێنین سەرکەوتنەکان بەم ئاڕاستەیە بڕوە و ئەگەر واژ نەکەین هەموو لایەکمە بۆ هەم لایەکمان خراپە ئێستا برایانی پارتی لەم پرۆسەیە لەگەڵ یەکێتی لە هاوشانی یەکێتی نین بۆ یەکێتی خراپە بۆ پارتی خراپە بۆ کورد خراپە بۆ حیزبە کوردستانەکان خراپە بۆ ناوماڵی کوردی خراپە لە کۆتایی هەمومان زەرری تیاکەین بۆ یەکە ئێمە لەگەڵ ئەوەیان لەگە برایانی پارتی دوێنە دانەنشتوینە با ئەم شەو دانشین ئەم شەو دانش با بەیانی دانشین چونکە ئێمە ڕێگە چارەیەکی ترمان نییە یعنی وەکو باسم کرد ئێمە ساڵەهای ساڵە هیوایەتمان ئەوە بوو ئەگەر لە دووری دوورشەوە کەرکووکمان ببینە ئێستا ئێمە کە هاتووتر ناو کەرکووک مڵکی خۆمانە بە یاسا هین خۆمانە بە مێژوو هین خۆمانە بە جەماوەر هین خۆمانە باشە کاکە ئەم میلەتە ئێستا خزمەتی لە ئێمە ئەوێ دەستکەوتی لە ئێمە ئەوێ خزمەت گوزاری لە ئێمە ئەوێ تەعینی لە ئێمە ئەوێ ئەمن و ئاسایشی لە ئێمە ئەوێ کاکە خۆم بەچی ئەکرێ ئەگەر تۆ نەیتە سوڵتە و دەسەڵات وەرنەگری چۆن ئەتوانی ئەمانە بکەیت ئێستا دەسەڵاتەکەمان وەرگرتووە شکر بۆ خوا کەسێک ئێستاکە بووە بە پارێزگاری کەرکووک لە 16 ئۆکتۆبەرش ئێرەی بەجێنێشتووە ئیتر لەمە زیاتر یعنی ئێمە چی بکەین لە ئێستا بەدواوە تۆب لە ساحەی یەکێتیە یەکێتی دەبێ هەوڵ بدە ئەوانەی کە ساڵەهای ساڵە ئێمە پێوە دەناڵێنین پێوە کاری تیاکەین و تووشی ئەنواع معانات بووینە لە ئیسا بەدواوە ئەبێ یەکێتی و پارێزگارەکەی کەرکووک ئەبێ بەو کارانە هەڵسێ لە چارەسەرکردنی کێشەی کارەبا لە چارەسەرکردنی کێشەی ئاو لە چارەسەرکردنی کێشەی زانکۆ و پەیمانگاکان لە تەربیە
لە کشت و کاڵ لە هەموو ئەوانەیەکەوە لە ئەمن و ئیستقرار ئەمە گشتی ئەم ئەرکە قورسە ئەکەوێتە سەرشانی پارێزگاری کەرکووک و ئەکەوێتە سەرشانی کوردی کەرکووک و ئەحزابی کوردستانی دەبێ هەمومان ئەگە پێکەشانە دێنە بەر ئەم کارە یعنی هەر بەتەنیا محافزەکەمان تیا ناشکێ هەر بەتەنیا یەشێتی تا ناشکێ هەمومان تیا ئەشکەین بەڵام بەتایبەت یەکێتی نیشتیمانی چونکە ئەم ئەرکە مەسئولیەتە تاریخیە لە ئەسۆی یەکێتیە و ئێمە دەبێ هەموو کادرەکانی یەکێتی سەرکردایەتی یەکێتی مەکتەبی سیاسی یەکێتی حیزبە کوردستانەکان یەکێتی لە ئەندامێکەوە تا ئەگاتە جەنابی سەرۆک بافڵ ئەبێ هەمومان پێکەوە دەستبەردار و هین بکەین یعنی دەستباری ئەم پرۆسەیە بین بۆ ئەوەی کە ئەگە ئێمە لەمە نەجاحەتمان هاورد کورد نەجاحەتی هاورد لە هەڵبژاردنی کوردستان نەجاحەت دێنین هەڵبژاردن ساڵێکی ترە بۆ پەرلەمانی عێراق لەوێش نەجاحەت دێنین فەرمون با ئێمە بێین پێکەوە کار بکەین و هەوڵ دێن ئەم غوبنەی دروست بووە و ئەم هەموو گلێ و گازندەی کە شاریعی کوردی لە کەرکووک لە حیزبە کوردستانیەکانی هەیە وەرن با ئەمە نەهێڵین وەرە کار بکەین با ئەمە جوانکەین وەرن با سقە و باوەڕ بۆ جەماوەەر بجێڕینەوە با کار لەسەر ئەوە بکەین کە ئەم میلەتە چیتر یعنی ئەوە نەبێت کە تووشی قەلەقیەک بێ جا ئێمە لێرە بە بەرنامەی تازە بە عەقڵی تازە بە پلان و استراتیجی تازە لە کەرکووک کارەکەین ئەم پلان و استراتیژەی ئێمەش ئەم پلانە تازەی ئێمەش ئەڵێ تورکمانی ڕەسەنی ئەم شارە لە هاوشانی کورد حرمەتی بگرن کە ئیشوکاری بۆ بکەن خەدەماتی بۆ بکەن پێداویستەکانی ژیانی بۆ بکەن چۆن گەنجی کورد تەعینەکەی دەبێت گەنجی تورکمانش تەعینکەی ئەمە هەمان شێوە بۆ پێکاتەی عەرەبی ڕەسەنی ئەم شارەکە ئێمە هەندێک لە عەرەبە ڕەسەنەکانی ئەم شارەکە ئەمڕۆ هەندێکیان لامبوون وەکو ئێمە بیرەکەنەوە ئەڵێن ئێمە خەڵکی ئەم شارەین هەندێک خەڵک هاتۆ غوڕەبایە دەبێت نێڵین ئەمانە پەیوەندی نێوا کورد و عەرەب و تورکمان تێک بدەن باشە ئەمانە بۆ ئێمە لەگەڵان دانەنشین بۆ جوان لێ ڕانەگرین هەموو هاوکاریشیانەیە کامل مکەمەل ئامادەن لە کەرکووک و لە حەویجە و لە شوێنەکانی تر پشت و پشتیوانی ئەم محافزە بن لە هەمان کاتە ئێمە ئەوەی کە ئەمینەت و پێکاتی مەسیحیە پێکاتی مەسیحی لەگەڵ ئێمەیە وەکو ئێمە ئامادەن هەموو تەسحیەک بدەن لە پێناوی پاراستنی ئەم شارێ بۆ حرمەتیان نەگرین بۆ گەنجەکانیان دانەمەزرین بۆ پرۆژە بۆ شارەکە نەکەین لە هەمان کاتی ئێمە خۆشمان ناخۆمان حیزبە کوردستانیەکان ئێمە لەم شارە 14 حیزبین هەمومان کۆبنەوەی بەردەواممان هەیە پێکەوە کارەکەین ڕەنگە ئێمە لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەندێک غەڵەتمان کردووە یەکلز نەبووینە خەتا یەکێتی نەبووە بۆ مێژوو یەکێتی زۆر هەوڵیدا یەکلز بین زۆر لە حیزبە کوردستانەکان هەوڵدا یەکلز بن بەڵام حیزبێک لێمان بەعەکسەوە چوو گوتی بشم کوژ و بشم بڕن من نایلم ناوماڵی کوردیەک بێ ئێمە تاوانی ئێمە چیە ئەمە زەمبی ئێمە چییە بۆ یەکە ئێمە دەمانەوێ ئەوان و ئێمە و هەمومان تەجروبە لەم غەڵەتانە وەرگرین ئێمە دەنگێکی زۆرمان سوتا ئەگە ئەو دەنگانەمان نەسوتایە یعنی حیساب کە ئێمە تقریبا لە 130 بۆ لە 135 کوردی کەرکووک بەشداری نەکرد لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەندێکیان لە دەرەوەی وڵات بوون هەندێکیان دەنجیان نەخوێند کارتیان نەیخوێندەوە هەندێکیان کارتیان نەبوو هەندێکیان نەخۆش بوون هەندێکیان لە سەفەر بوون بۆ یەکە ئەگەر بێ ئێمە هەومان پێکەوە بووینایە ئێستا کە 8 کورسیمانەیە ئەبووین بە 9 کورسی ئەم 9 کورسیە پێویستمان بە خەڵکی تر نابوو ئەو کاتە ناکرا ئێمە بچین لەسەر هەندێک حەقی خۆشمان لێی تەنەزولکەین بۆی سازشکەین و ئیدارە پێک بین ئەو کاتە ئێمە ئیدارەمان پێکەنا ئێمە خۆمان بە خەڵکی ترمانە گوت ئەمان گوت وەرن کاکە ئەوە حەقی ئێوە بە پێی هەڵبژاردن بە پێی قانونەکەی کە هەیە ئەمە مافی ئێوە بەڵام کاکە نەهاتن نەشاتن ڕاستە هەمومان ینی تووشی کێشە بووین هەمومان تووشی ناڕەحەتی بووین میلەتەکە نیگەرانی لێمان هەبوو بەڵام لە کۆتاییە خەلەلەکە لای ئێمەش نەبوو بەڵام ئێستا ئەوە لێرە ئەوەی کاتی خۆی لە 16 ئۆکتۆبەر کە لە ناو سیارەیەکەوە سوێن دەخۆم ئەڵێم بە گۆڕی حەزرەتی مامەڕیشە تا کوردێ مابێ لەم شارە بەجێ نایڵین ئەوە ئێستا کەش داری کە سوێندەکە دووباراکەینەوە تاکو کوردێک لەم شارە مابێ ئێمە مەفروزە واجبە ئەرکمانە دەبێ خزمەتیان بکەین ئەبێت لە خزمەتی ئەمە منەتش نییە بەسەر کەسەوە ئەرکەکەمان ئەوەیە مێژوەکەمان ئەومان پێڵە لەسەر ئەم شارە ئێمە نیوەی کورد شەهید بوو نیوەی کورد ماڵی تاڵان کرا نیوەی کورد زیندارەکانی ئەبوو غرێب و بەغدا و مووسڵ و هەیئەی خاصەی کەرکووک فول بوون لە گەنجەکانی کورد ئێستا بەدەستمان هاوردووە بە ئاسانی وازی لێ دێنین نەگوازی لێنانین دەمانەوێ خوێنی شەهیدەکان و مێژوەکەمان و ئەو هەموو جوهد و پیاوەتی و قارەمانەتەی کە پێشمەرگە نواندوێتی ئەمڕۆ بیکەنە دەستکە گوڵێک و لە بەردەمی پێکاتەکانی دانین بڵین پێکاتەکان وەرن ئەمەیە سیاسەتی سەرۆک مامجەلال بۆ یەکە دەبێ هەمومان بەشدار بین لەم ئیدارەیەدا
تورکیا لەسەر ئاستی حزبی دەسەڵاتدارە پارتی ئەمڕۆ لە کۆنگری ڕۆژنامەوانیەکە پرسیاریان لەبارەی کەرکووک لێ کرد کاک محەممەد ئەویش نیگەرانی خۆی دەربڕی هاوشێوەی پارتی و ڕاکان زبووری و ئەو جەماعەتە تورکیا بە چه حەقێک دەتوانێت تەدەخولی کەرکووک بکە چ قەدرێک لە تورکمان کراوە جارێ ئەوەلان بە پێی سیاسەتی دەولی ئەوەلەن تورکیا مافی ئەوەی نییە بە هیچ شێوەیەک لەگەڵ بێ یان دژ بێ بە تایبەتی دژ بێ بۆی نییە ئەوە یەک دوو بەداخەوە کە کارێکی وا کراوە کە ئێمە لەم شارەیەک بە هەندێک لایەن لێرە و لەوێ وایان کردووە لە هەر پێکاتەیەک بێکارێکی وایان کردووە کە بنە دەستکەلای تورکیا کە تورکیا بێ لێرە تەحکوم بە ئێمە بکە بە چ مافێک بە وەرە پێم بڵێ بڕگەیەکی قانونی دەستوری بۆ بدۆزەوە یان بڕگەیەکی یاسای نێودەوڵەتی بۆ بدۆزەوە کە ئەمانە ئەو مافیان هەبێ بێن دەستکاری کاروباری ناخۆی ئێمە بکەن ئەمە لەلایەک لەلایەکی تر وەرە پێم بڵێ ئێمە لە شۆ مافی تورکمان خوراوە تورکمان جارێ ئەوە لە خۆیان ئەوە جەنابی کاگ غەریب عەسکەر نوێنەری تورکمان بۆ لێ بەشدار بووە ئەمجا لێرە کۆمەڵێ پۆستی بگرن لە مافی خۆشیان زیاتر بۆ تورکمانەکان فراهەم کراوە ئێمە بەلامان زۆر ئاساییە ئەگەر تورکمانێکی ڕەسەن بێ لەم شارە خزمەت بکە ئێمە هیچ جیاوازیەکی ناکەین لەگە کوردی چونکە کوردەکەش هەر دەوێت خزمەت کە مەسەن بۆ نمونە ئەگە تورکمانێک پرۆژەیەکی پێ و دەیەوێت پرۆژێکی خزمەت گوزاری بکات لەگە کوردێکە کە ئەوێ پرۆژێکی خزمەت گوزاری کا خۆمە هەر بۆ شارەکەی هیچ جیاوازیەکی نییە بۆیە کە تورکمان برای ئێمەیە ئێمە لەگە تورکمان هیچ جیاوازیەکمان نییە و بە تایبەتی بەندەش کە سەردەمانێکی درودرێژ لە مەکتەبی پەیوەندەکانی کەرکووک بوومە لە کەرکووک ئەوەندەی ڕێز و احترام لە تورکمان گیراوە ئەوەندەی ماف بە تورکمان دراوە ئەوەندەی پێداویستەکانی تورکمان دیاری دەستەبەر کراوە حتا تەنانە سەرۆک مامجەلال کۆمەڵی خوێندکاری زۆری تورکمان ئەوەی کە خۆی ویستوێتی لەسەر کولفەی سەرۆک مامجەلال و یەکێتی ڕەوانەی دەرەوە کراوە بۆ خوێندن باش ئەگەر ئێمە جیاوازیەکمانەوەی بۆچی ئەماکەین لە هەمان کاتە سەرۆک مامجەلال ڕاوێژکارێکی لە نەتەوەی تورکمان دانابوو بۆ ئەوەی هەرچی ئیشوکاری تورکمان هەیە بەم ڕێگا بەسەریعی بگاتە سەرۆک مامجەلال بۆیە کە ئێمە لەگە تورکمان هیچ کێشەیەکمان نییە و هیچ کێشەیەکشمان نابێ و ئێمە لە هەمان کاتە لەگە عەرەبشە یعنی ئێمە هەر لەو مەکتەبی عیلاقاتە تقریبا 200 کەسایەتی عەرەب لەو ماگارە لەو مەکتەبە دەوامیانە کرد موچیان بۆ دابین کرابوو یعنی تەنانەت لە هەندێک حاڵەتە بگرن لە ئێمە حەریستر بوون بۆ پاراستنی کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان و جێبەجێکردنی سیاسەتی دەستکە گوڵەکەی سەرۆک مامجەلال بۆ یەکە ئەگەر نێتێکەیە بۆ ئەوەی شارەکەمان لێ تێکدەن پێم وایە هەر کەسێ ئەمە بکە هەڵەیەکی گەورە ئەکا چونکە ئەوە هەم حکوومەتی ئیتیحادی و هەم هێزەکانی هاوپەیمانان و هەم هێزەکانی قووە ئەمن داخلی ئەوەی چی پێڵەن هێزەکانی ئاسایشی ناخۆ ئێمە هەمومان لەم شارەین و بوار بە هیچ کەسێکش نادرێکە ئەم شارە تێکدا کاک محەممەد باسیەوەت کرد ڕێگە چارەی گونجا ئەوەیە کە هەمومان پێکەوە کارکەین باسیەوەت کرد کە لە پرسراوی مەکتەبی پەیوەندەکانی کەرکووکی چێتی بوویت مەسەلەن هیچ زوڵمێک لە کەرکووک لەکە تورکمان کراوە لە کەرکووک ئێوە کویەچێتی ینی یان ڕێگەتان داوە کە ئێوە لە دەسەڵات بوون دەسەڵاتی ڕەهات جاری وا هەیە لای ئێوە بۆ چەند ساڵێک ڕێگەدراوە زوڵم لە تورکمان بکرێ بە درێژایی ئەو ماوە درودرێژەی کە دوو دەورە سێ دەورە لەم شارەیە تقریبان هەڵبژاردن کراوە یعنی مەبەستم ئەوەیە پارێزگار و ئەو شتانە دانراوە تەحەدا ئەکەم تا ئەم دەقەیە تورکمانێک بێ بڵێ لەسەر قەزەی سیاسی خوێن لە لوتم هاتووت یەک دانە کەسێکە بێ دوو گەنج بووەتە شەڕیان قانونە و دراوەتە محکەمە کوردش کوژراوە تورکمان لە شەڕی عەشایری و نازام لەسەر دوکان و لەسەر فڵان و فیساد تورکمانش کوژراوە عەرەبش کوژراوە ئێستا دوێنێ عەرەب لە ناو خۆیانە بۆ شەڕیان حەوت کەس بەس بە چەقۆ بریندارە من لەگە ئەوانم نییە بەڵام لەسەر قەزەی سیاسی تا ئێستا نەک تورکمانێک نەکوژراوە بەڵکو تورکمان زۆر معەزز مکەڕەم پێداویستەکانشی دابین کراوە بفەرمونون مێزگردی ئامادە بکەن لە تورکمان و لە کورد و لە تورکمان و مەسیحەکانش ئێمە پێکەوە مێزگردێکەکەین ئەگەر یەشێک توانی ئیسپاتی ئەوە بکە کە لەسەر سیاست لەسەر قەزەی سیاسی کەسێک لەم شارە خوێنە لوتی هاتووە ئێمە ئامادەی نەکجارێ 10,000 باجەکەی بدەین
بۆیەکە ئەمانە هەمووی دروستکراوە هەمووی موبهەمە هەمووی هەڵخەڵەتانی خەڵکە یعنی من تێناگەم مەسەڵ ئێستا کوردێک و تورکمانێ پێکەوە لە تجارە شەریکن لە دوکانداری شەریکن پێکەوە ژن و ژنخوازیان هەیە پێکەوە کار و کاسبی ئەەکەن پێکەوە سیارەی تەکسییان هەیە بۆ ئەمانە کەس عیبی نییە بەڵام بۆ چوار سیاسەتکار ناتوانێت پێکەوە کار بکە من دڵنیاشم ئەمە دەستی دەرەچیە یان بەرژەوەندی شخصیە کە نایە ئەم میلەتە پێکەوە کار بکە ئێمە دەبێت لەوانە گەورەتر بین و پشودرێت وایە تورکمان کاک محەممەد کێشەی هەبێ لەو وارە تورکمانی ڕەسەن هاوڵاتی ئاسایی مەسەلەن لەو زروفە نەقدی هەبێ لە هەموو پرۆسەیەکە ئەمە هینە یعنی ئەمە وەکو چۆن بڵێ یاسایەکی عامە و گشتگیرە هیچ پرۆسەیەک نییە لە جیهانە هەموو خەڵک لێ رازی بێ بەڵام کە تو ئەکسەرێت لێ رازی بوو ئەوە بە تاکید ئەگاتە ئەوەی کە پرۆسەکە بە ڕێڕەوی ڕاستەقینە و بە پێی یاسا و بە پێی دەستور ڕێزکەی خۆی گرتووە کاری خۆی کردووە. کاک محەممەد بە جێبەجێکردنی سیاسەتی سەرۆک مام جەلال ببوورەوە هیتفۆنەکەی کاک محەممەد کەوت بورە ئەمە جوۆم ڕۆی کێشەنی کاک محەممەد ئینشاڵڵا خێردارە جێبەجێ بوو کاک محەممەد باسی سیاسەتی سەرۆک مام جەلالمان کرد من دوێنە شەویش هەر لە بەرنامە لەسەر کەرکووک و پرسیارم لە میوانەکەم کرد ینی من حەسەن تۆران خۆم گفتوگۆم لەگەڵا کردەوە باسی لەوە کردووە ئێمە ئەمیشە پێشنیازمان بۆ برایانی ئیتیحادی وەتەنی ئەوەیەکە سیاسەتی سەرۆک مام جەلال جێبەجێ بکەن لە کەرکووک ئێوە ئێستا خۆشتان و سەرۆکی نیشتیمانی کوردستانیش سەرۆک بافڵەمانە قسەیەکە سیاسەتی سەرۆک مام جەلال لە کەرکووکە چییە بەرامبەر تورکمان بە تایبەتی ئێمە کاکزانە هەر دوای ئەوەی کە گەیشتینە کەرکووک لە پرۆسی ئازادی عێراق لە 2003 سەرۆک مام جەلال ئەگە هەڵە نەبووم ڕۆژی دووەم بوو یا سێم و گەیشتە کەرکووک یەکسەر بەپەلە ئەنجومەنێکی پێکێنا ئەو ئەنجومەنە لە هەموو پێکاتەکان هاتن بەشدار بوون مام جەلال یادی بەخێر و هەزاران سڵاو لە گۆڕی پڕنووری پێی گوتی ئێمە ئەم شارە شاری هەمومانە دەبێ هەمومان بەشدار بین دەبێ هەمومان لە سونعی قەرارە بتوانین دەوری خۆمان ببین لە پێناو پاراستنی کەرکووک و پێکاتەکانی ئەمە سیاسەتی سەرۆک مام جەلالە ئێمە لەسەری بەردەوام بووینە ڕۆیشتوینە تا ئەم دقیقە قسە لەگەڵاکەم ئێمە ئەمە مەبدەئی ئێمەیە ئەمە ڕێبازی ئێمەی وە بەو شێوەش بەردەوامە بین هەر کاتێک لەم بەرنامە و لەم فکرە و لەم ڕێبازە لاماندا کەواتە ئێمە لە بەرنامەی سەرۆک مام جەلال لامانداوە دڵنیاش بە مام جەلال ئەبێت لە گۆڕەکەیە پشوو بدا لە گۆڕەکەیە دەبێت هەناسەیەک بێتەوە بەری ئەبێت لە حزوری خوای گەورەش مام جەلال دڵشاد و دڵخۆش بێ کە کۆمەڵی خوێندکاری ئایدیا و ڕێبازەکەی بە ڕێباز و ڕێچکەی ئەوە ڕۆیشتونە کە لەخوا پێغەمبەر بە زیاد بێ کە ئێستاکە کۆمەڵێک کەس لە قیادەی ئەم حیزبەیە وەکو سەرۆک مام جەلال بیرەکاتەوە و تورکمانەکانش بە هەموو بە هەردوو مەزەبەکەیانەوە بە شیعە و بە سوننەوە بە عیلمانیەکانشیانەوە هیچیان ڕۆژێ لە ڕۆژان ڕەفزی ئەم سیاسەتیان نەکردووە بەڵام ئەوەی جێی نیگەرانیە بۆ ئێمە دەستێکەیە هەم دەستێکی ئیقلیمیە هەم دەستێکی ناوخۆیشە چاوی هەڵنایە بەم ئارامی و بەم پێکەوە کارکردنەی برایانی تورکمان من لێت ناشارمە ئەو سەردەمەی کە لە مەڵبەند بووم سەردانی عشایرەکانی ئایان تورکمانیان پێڵێن سەردانیانم کرد ئەوان سەردانی منیان کرد پێکەوە حتا هەندێک قسەشمان کرد و تەنانەت زۆرە ڕێکەوتنیەکشمان هەبوو ینی گوتمان کار لەسەر ئەوە بکەین کە هەمومان پێکەوە هەوڵدەین بەشدار بکەین لە پێکێنانی ئیدارەی دەوڵەت جارێکی تر زۆرشیان پێ خۆش بوو و لێش پێمان گوتمان کاکە وەرن ئەوەندێک کە ئێوە لە تواناتانە هەیە هەم لە پلۆپۆستەکان هەم لەوەی کە ئەتوانن لەکوێ کار بکەن زۆریان پێخۆش بوو بەڵام بەداخەوە دوایی دەستێکی دەرەشی ئەو بەرنامێشی تێکدا و نەگەیشتن بە ئەنجام چونکە یەکێتی زۆر دەمێکە هەوڵەدا ئەم سیاسەتە لە کەرکووک پیادە بکات چونکە هەر ئەم سیاسەتە ڕێگەی نەجاتە بۆ هەموو لایەکمان بۆ کورد بۆ تورکمان بۆ عەرەب بۆ مەسیحی ئێمە لەسەر ئەم سیاسەتە بەردەوامە بین پێشم وایە ئەمە سیاسەتی ڕاست و دروستە پێشم وایە ئێمە ئەگەین بە نەتیجەیەک گونجاو من لێرەشەوە پێشنیارەکەم ئەمە ڕێی شەخسی خۆمە پێشنیارەکەم بۆ هەڵبژاردننی ئایندە
چ بۆ پەرلەمانی عێراق چ بۆ مەجلیسی محافەزە قەیچێکە با ئێمە لستێکی هاوبەشمانە بێت لەگە تورکمان لەگە عەرەب لەگە مەسیحی و ئێمە بە تەجروبەش بۆمان دەرکەوت ئەگەر بێو ئێمە قایمەکان لستەکان پێکاتەکان پێکەوە بین کێشەی کەمترە یعنی ئەم جارە بزانێ ئێمە 7 مانگ و 20 ڕۆژە ململانە و چێشمە چێشمانە نەمانتوانیوە وا تازە ئەتوانین ئەو پرۆسێ جێبەجێ بێ ئەگەر بێ و پێکەوە بووینایە مافی هەموو پێکاتەکان ئەپارێزرا و ئەو کاتە هەمووشمان پێکەوە ئەمانتوانی بە یەک لست یان بە یەک هاوپەیمانی پرۆسەکە بەڕێوەبەرین ئەگەر دەستی دەرەکی و نەیار و ناحەز واز لەم شارە بێنێ ئەم بەرنامەی یەکێتی ئەم هەڵبژاردنەژان لە هەڵبژاردنێکی تر لە هەڵبژاردنێکی تر جێبەجێ بێت چونکە ئەمە خواستی هەموو لایەکمانە. زۆر باشە کاک محەممەد لەبارەی هەڵبەتەمە باسی تورکمان مەبەستمان و تورکمانانەی کە بەڕاستی لە سەردەمی ڕژێمی بەعزدا زۆریان پێکراوە زۆریان لێکراوەتە زیندانەوە زۆریان لێکوژراوە زوڵمیان لێکراوە بەشێکی زۆریان بەڕاستی مەسەلەن ئێستا کە بەشێکی سەر قەڵای کەرکووک سیرکەی بەشێکی زۆریان دوور خراونەتەوە وەکو جەنابیش من بە بەبەستە و پرسیارم کرد ینی هیچ ڕۆژێک لەسەر دەستی یەکێتی نە زوڵمێکیان لێکراوە نەخەدریان لێکراوە لەبارەی عەرەب کە وتت ئەمڕۆ هەندێک لە عەرەبەکان لای من بوون مەسەلەن عەرەب وەکو عەرەبی ڕەسەن نەک عەرەبی هاوردە و عەرەبی تعریب و یا عەرەبی دەست لە پشتراو ئەوان ڕەئیان چییەوە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەستی ئاشتی و تەبایی چییە لەگەڵ ئەوانە؟ ئێستا عەرەب لە کەرکووک بوونە بە دوو بەشەوە کێشەی ناوخۆیانە ینی پەیوەندی بە بڵێن لایەنی کوردستانی و لایەنی تورکمانی ئەوە نییە خۆیان بوونە بە دوو بەشەوە کێشەیانەیە بەشێکیان بە قەنەعەتەوە تەییدی ئەم پرۆسەیە ئەکەن و لەگەڵا بەشدارن و تەنانەت هەندێکیان بەرتان و تەشەرش کەوتونە لەسەر ئەوەی کە ئەم ڕێکەوت نەکراوە ئەمە بە دیوەکەی تر ئەوانەی کە وا تێگەیشت بوون کە ئەوان ئەیبەنەوە و ئەم باقی ئەم عەرەبانەی تر تەحمیشەکەن بە پێچەوانە خۆیان یعنی ئێستا نەیانتوانی ئەو بەرنامەی کە هەیان و جێبەجێکەن بۆ یەکە ئەمانە هەندێکیان خەریکی پیلانجێڕین بەڵام هیچیان پێ ناکرێت چونکە ئەوەی کە ئەمڕۆ من بینی و ئەمڕۆ دوو گروپی عەرەب لە 5 کەس و لە 10 کەس و تا 15 کەس ئەمڕۆ هاتوونە سەردانیان کردوینە هەموو ئەوانە تاکید لەسەر ئەواکەنەوە ئەڵێن جۆ لەوانە ڕامەگرن بەڵکو ئێوە ڕێگە ڕاست و دروستەکەتان گرتووە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگە ڕاست و دروستەکەی کردووە چونکە ئێمە ماندوو بووین ئێمە بەسات تەسحێمان زۆردا داعشات ماڵمانی وێران کرد لەم لاولا خەڵک هاتووە بە هەمان شێوە عەرەبی منطقە لە دەسەڵات دوور کەوتووە تەحمیش کراوە منداڵمان تەعین نەبووە نەم پرۆژە نەگەیشتوتە هەندێک منطقەی ئێمە بۆ یەکە ئێمە تێرمان لەمە خوارد ئەمانەوێ ئەم جارە ئەم ڕێکەوتنەی کە هەیە هەمومان دەستی پێوە بگرین و ئەم ڕێکەوتنە ببێ بە بەرهەمی پێکەوە کارکردن و گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری و خزمەتکردنی خەڵک و ئاوەدانکردنەوەی ناوچەکان ئەمە پلانی ئەو عەرەبانەی کە ئەمڕۆ هاتوونەتە لامان بە ڕێز و تەقدیرەوە داوای ئەوەشیان کردووە کە گوتیان ئەگەر بێ و بکرێ ئێمە بگەینە جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانیش و جەنابی کاک ئاسۆمامەندش تاکو لەو نزیکەوە جۆبیستی بەرنامەکانی ینی خواستەکان و ئیرادەی ئێمە بێ چونکە ئێمە بە تاکید ئێمە پشتگیری پرۆسەکە دەکەین بۆی سەرکەوتوێت لە هەمان کاتە دوێنێ هەندێک ویستیان هەر لە بەشێ لە پێکاتی عەرەب گرتبوونە ئەوانە کۆبکەنەوە هەر هەمیان نەچوونە 50 کەس لەبەر ئەوە شارعی عەرەبیش تەییدی ئەم بەرنامەی ئەکا چونکە ئەم بەرنامەی هیچ خراپێکی تیانێ بۆ عەرەب هیچ خراپێکشی تیانێ بۆ تورکمان هیچ خراپێکشی تیانێ بۆ کورد بەڵکو ئێستا ئەم بۆ ئەم چەند ساڵە ئەوەی کە برادران لەسەر ڕێکەوتوونە چەند ساڵێک چەند پۆستێک لای کورد دەبێ دوایی کە پۆستەکان گۆڕە هەمی پێکەوە گۆڕێ ینی چەند پۆست ئێستاکە ئەمڕۆ بچێتە لای لایەنێک کە محافزی لەگەڵا ئەمە بۆ خۆی ستونیەکە ستونی سەرۆکی ئەنجومەن ئەوەش ستونیەکە بەیانی کە ئەم سەرۆکانە ئەگۆڕێ هەموو ئەتوانین بڵین پۆستەکانش لەگەڵە ئەگۆڕێ بۆ یەکە کەسمان زەرەرمەند نین هەموو لایەکمان سوودمەندین یعنی مەبەستم سوودمەند میلەتەکەمان سوودمەندە و بەڵام لێرە گرنگەکە ئەوەیە چێ ئەتوانێت جوانترین خزمەت پێشکەشکە چێ ئەتوانێت باشترین خزمەت پێشکەشکە کام محافظ و کام سەرۆکی ئەنجومەن و کام پێکاتە ئەتوانێت خزمەتکارێکی حەقیقی کەرکوچیەکان بێ ئەو ئێستا خەڵک ئەمەی لەم حکوومەتە تازەی
خۆجێی کەرکووک چاوەڕوانە ئافرین بۆ ئەو کەسێ ئەتوانێت خزمەت زیاترکە زیاتر بچێتە ناو خەڵک گوێ لە خەڵک ڕابگرێ پرۆژەکان پەلەی تیا بکە بۆی جێبەجێکرێ کەمتر گەندەڵی تیابێ کەمتر بەرژەوەندی شخصی تیابێ تاکو هەموو لایەک لە کۆتاییە کە هەڵبژاردننی ساڵی ئایندە دێتە پێشەوە وابێ پێویستمان بۆ نەبێ تیم بە تیم بگەڕین ماڵ بچین ماڵان بگەڕ بڵێ خەڵکینە دەنگ بدەن بەم نوێنەرانە بە پێچەوانەوە خەڵکەکە بڵێ ئێوەمان تاقی کردوتەوە بەڵێ ئێمە دەنگ بەم نوێنەرانە ئەدەین بەڕای من ئەوە مهمە ئەوە دەستکەوتە ئەوە سەروەریە ئەوە ئەتوانێت وڵاتەکە جوانکە نەکبێ موامەرەی لێ بکەیت کاکە موامەرەش یاسا هەیە و دەستور هەیە وەڵا هەر کەسێ موامەرەی لێ بکە ئەوە ئەو موامەرانە بە یاسا دوایی هەموو ئەبێ بسنەوە لۆمارێ کاک محەممەد لۆمارەیەکەی تۆ یاساییە ها بە یاسا هەڕەشاکەی ئەو من من ئەزین چۆن ئەوەی من ئەڵێم هەر کەسێ هەڕەشە بکات دژی هەر کەسێ هەر کەسێ هەر کەسێ لە هەر پێکاتەیەک بێوێ موامەرە بکە بێوێ ئاژاوە بناتەوە بێوێ وەزعەکە تێک بدا بێوێ ئەمن و ئاسایشی شارەکە تێکدا بە یاسا ئەبێ بچێ لۆمارێ ئەوەیە پەیامەکە دەست خۆش کاک محەممەد بەڵام ئەو خزمەتەی کە پێویستە بە کەرکوچەکان بکرێ بە بێت جیاوازی چییە بۆی ئارامیەک لە کەرکک دروست بێ خۆیان هەمین شاڵێن ئێمە لەسەر بەحری نەوتین شەقام و جادەکان وەک پێویست نییە خزمەت گوزاری وەک پێویست نیە گەنجێکی زۆر تەعین نەبووە ینی چی بکرێت بۆ ئەوی یان ئەتانەوێت چی بکەن بۆ ئەوی ئارامیەک بە دڵ و دەرونی خەڵکی ماندووی کەرکک بگات ئێمە کاکزانە ئەوەی کە هەدەف و مەبەستە لەم یان داواکاریە لە ئیدارەی تازەی کەرکک یەکەمیان ئەوەیە هێزە ئەمنیەکان ئەوەی پێ ئەوترێ هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەمانە ینی ئەکتیڤ بکرێ پێداویستەکانیان بۆ دابین بکرێ چاوەدێری وردیان بکرێ بۆ ئەوەی ئەمن و ئیستقراری شارەکە بپارێزن ئەمە یەکەم داواکاری هەموو کەرکوچیەکانە داواکاری دووەم ئەوەیە ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی بۆ کەرکک لە بابەتی کێشەی کارەبا کێشەی ئاو کێشەی ڕێگەوبان کێشەی زانکۆ پەیمانگاکان کێشەی پەروەەردە کێشەی کشت و کاڵ کێشەی بژانەوەی لادیەکان کێشەی یەک بە دواییەکی ئەمانەی کە هەیە هاوکات ئێمە کۆمەڵێک گەڕەکمان هەیە ئەم گەڕەکانە لە 2023 و هەندێکیان دروستکراون ناویان ناوە تەجاوز کە تەجاوز نیە و بەڕای من ئەمە گەڕەکی حەقیقین ئەم گەڕەکانە لە منطقەی کوردیشەیە و لە منطقەی عەرەبی و لە منطقەی تورکمانیشەیە ئەم گەڕەکانە وردە وردە کاریان تیا بکرێ بۆ ئەوەی دروست بکرێنەوە هاوکات کێشەیەکی ترمان هەیە لە منطقەی عەرەفە و ماڵەکانی عەرەفە و ماڵەکانی ئەوەی کە پێ ئەوترێ نەورۆز حەیواستی و ئەمانە وەزائیدەن کێشەی زەویەکانی منطقەی ئەتوانم بڵێم تۆبزاوە و سەرگەڕان و داقوق و باقی منطقەکانمان هەیە کار لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانە بکرێ کێشەیەکی ترمان ئەوەیە تعریب لەم شارە ڕاگیرێ ئەمە یعنی ئەم میلەتە بێزار بوو لەوەی کە هەر ڕۆژ ناڕۆژێ چەند ماڵە لە منطقەوە دێ کەس نازانێت لە کێوە دێ و بۆ ئەوەی ئەمانە جێبەجێکرێ ئەم پارێزگارە تازەی ئێمە کە 16 ئۆکتۆبەری لە 16 ئۆکتۆبەر کەرکوچی بەجێنێشتووە ئەبێ بچێ بۆ بەغا وزارت بە وزارت بگەڕێ سوالمان بۆ بکە ئەبێ هەوڵ بدا پرۆسەی ئەوەی پەترۆدۆلار زیندوو بکاتەوە پارەی پەرەپێدانی ئەوەی کە پێ ئەوترێ هینمان بۆ زیندوو بکاتەوە میزانیە بێنێ بەڵێ ئەوەی محافەزات ئەبێ بچێ هەوڵدا میزانیە بە شێوەیەکی تر لە ڕێی وزارەتەکان و بۆ ئەم شارە بێنێ هەر کەسێک کە توانی ئەمە بکە ئەو کاتە ئەبێتە پارێزگارێکی سەرکەوتو ئەو کاتە پێویست ناکە ئەو خۆی باسی خۆیکە ئێمە هەمومان ئەو کاتە ئەم هەر چوار پێکاتەکە لەم شارە چەپڵەی بۆ لێدەین ئەمە داواکاری کورت و مختصەری کەرکوچیەکانە جا ئێمە ئومێد دەکەین ئەمەی کە باسمان کرد ئەمە بۆ پێداویستی عەرەب دابینکە پێداویستی تورکمان دابینکە پێداویستی مەسیحی دابینکە پێداویستی کورد و پێشمەرگە و شارەکەش دابینکە بەڵێ دوا سەرنجی کاک محەممەد عوسمان لەو بەرنامەیە من داوا ئەەکەم لە کەرکوچیەکان داوا ئەەکەم لە تورکمان داوا ئەەکەم لە عەرەب لە مەسیحیەکان داواکەم لە ئەحزابی کوردستانی بە برایانی پارتیشەوە داوا ئەەکەم لە یەک بەیەکی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان
لە ئەندامێکی ئاساییەوە تا ئەگاتە جەنابی کاگاسۆ کە بەرپرسی کەرکووک سڵاحەدینی ئەم شارەیە داوا لە هەموو کوردێکەکەم هەمومان پێکەوە پشت و پشتیوانی ئەم ئیدارەیە بکەین ئەم پارێزگارێ بکەین چونکە خۆیان ئەزانن ئێمە لە 2007 بۆ ئێستا چ معاناتێکمان هەبووە بەدەست هەندێک تعریب و دوورخستنەوەی پرۆژەی خزمەتگوزاری لە منطقە کوردیەکان ئێستا فرسەتێکمان بۆ هاتووە تکایە با هەمومان پێکەوە ئەم فرسەدە لە دەست نەدەین. زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵ مابووی. سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.